دوای ئەو گیر و گرفتانەی کە دروست بوون لە ناسینەوە بە دوواداچوون و گەڕان بە دوای مناڵەوەندبەکانی هەڵەبجە بە تایبەتی بوونبووەکان بە گشتی بە تایبەتی مناڵەوەندبەکانی هەڵەبجە خۆتان نەزانن بەداخەوە لە ڕابردوودا بە شێوازێک ناسینەوە کرا بۆ منداڵەوەندبووانەی هەڵەبجە کە نەتایجەکە نەتایجێکی تاڵ بوو و مایەی ڕەزامەندی هەم کەسوکاریان هەم خەڵکی کوردستان نەبوو. لەبەرەوە ئێمە لە دوای گفتوگۆ بیرمان کردەوە لەوە کە بۆردێک دابمەزرێنین بۆردی مناڵەوەندبووەکانی هەڵەبجە لەگەڵ ئەنجومەنی وەزیران گفتوگۆمان کرد بە نوێنەرایەتی لایەنە پەیوەنددارەکان کە حوزوریان هەیە لەم بۆردە ڕێکارمان داناوە بۆ ئەوەی چیتر ئەم گیر و گرفتانەی هەبوو لە ڕابردوو دووبارە نەبێتەوە. تەبەن ئێمە ئەم جوودە بووە سەرفەکەین و ئەم ڕێکارە و ڕێگانەمان گرتوتە بەر و ئەم بۆردە بۆیە دروستکراوە بۆی ئەوەی پرسیاری جەنابەت بە تاکید دڵنیایی بدەینە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئێمە ئەو تەریقانەی پێشوو کراوە دووباری ناکەینەوە چونکە ڕێگاکان هەموو تەجروبەکان هەمووی تەجروبەی تاڵ بووە بەداخەوە یعنی نەتایجەکان نەتایجی باش نەبووە بە تاکید وە لێریشەوە ڕایەگەێنین هەر کەسێک مەبەستێتی ئەوانی پێشوو کە کاریان لەسەر کراوە یا لە ئێستا بدواوە ئەتوانن تەڵەب تەقدیم بکەن لە ڕێگەی نوێنەرایەتەکانی ئێمە. نوێنەرایەتیمان لەو وەزارەتە پەیوەنددارانە هەیە لە هەر شوێنێکی کوردستان بن ئەتوانن پەیوەندی بکەن بەو لایەنە پەیوەنددارانەوە ئێمە ڕێکاری قانونی گرنەبەر بوویان.